خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین لە ناو نیشتیمانی ئێمەدا یان لە ناو کۆمەڵی کوردەواری ئێمەدا کۆمەڵێک دەرد هەیە کە کاریگەری لەسەر پرسە نیشتیمانیەکان دروست کردووە بە تایبەتیش ئاڵۆزی سیاسی و سیاست تا چەند کاریگەری کردوتە سەر پرسە نیشتیمانیەکان و بەها نیشتیمانیەکان کۆمەڵێک بابەت دەگوزەرێک کە کۆمەلگای بەخۆوە سەرقاڵ کردووە ئەمانە دەمانکێنێتە کەنارێکی ئارام لە ڕووی نیشتیمانیەوە ئەو دەردەکوشندانە چین کە لە ناو نیشتیمانی ئێمەدا هەیە و دەست و قاچی ئێمەی بەستووە بۆ پێشکەوتن ئەم شەو کۆمەڵێک بابەتی تازە و کۆمەڵێک دیاردەی ناو کۆمەلگا لەگەڵ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی گفتوگۆکەین کە بەڕێز دکتۆر ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمانە بەڕێزیان شارەزایی هزری نیشتیمانی و هەروەها مامۆستای زانکۆ دکتۆر ئەم کاتت باش سڵاوت لێبێ هیوادارم بتوانین گفتوگویەکی ڕاشکاو لە پێناو نیشتیمان لە پانۆراماوە ئەنجام بدەین سەرتامەوێ بڵێم ئەوەی لای بەڕێزت وەکو شارەزایەک وەکو مامۆستایەکی زانکۆک و خەمخۆر و دڵسۆزێک بە دیاریکراوی ئەوانەی کە ئێش ئازار بە هەزری نیشتیمانی تۆ ئەگەێن و لە ناو ئەم نیشتیمانیان ڕوئەدەن و لاو ئەو کۆمەلگایان ڕوئەدەن کامانن بەناوی خۆی گەورە میهرەباندان ڕێزی و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سەرەتا دەستخۆشیم بۆ جەنابەت هەیە بە بەکارهێنانی ئەم چەمکە کە بڵێ بڕاستی بە ڕاشکاوانە قسە لەسەر بابەتی نیشتیمان بکەین چکە پێم وایە قۆناغەکەمان قۆناغی ڕاشکاوانەیە ئەو قۆناغی کە پێی دەڵێن مجامەلە و قۆناغی چاوپۆشی تێپەڕیە چونکە بەڕاستی ئەزیەت و ئازاری زۆرمان بینیوە هەم تاک هەم خێزان هەم کۆمەلگا هەم لە ڕووە سایکۆلۆژیەکەی هەم لە ڕووەکانی تری نیشتیمانی و بابەتی دینیش دیارە ئێمە لە بیر نەکەین ئێعلام و برین ڕاگەیاندن کە بە خۆی دەسەڵاتی چوارەمە بەڵام ئەمڕۆ بەهۆی جیهانگیری و بەهۆی سۆشیال میدیا و بۆتە دەسەڵاتی یەکەم لە پێشی دەسەڵات و سوڵتا ئاڕاستەی کۆمەلگا دەکا ئاڕاستەی تاک دەکا ئاڕاستەی خێزان دەکا بۆیە من دەستخۆشی لە هەر ئێعلامێک و هەر ڕاگەیاندنێک دەکەم کە بەڕاستی ئەو چەمکە ئەساسیانەی کە بەهای مرۆڤی پێوە بەستەراوەتەوە ئەو چەمکە ئەساسیانەی کە لەگەڵ فیترەتی مرۆڤدا هەڵدەکەن و ئەو چەمکە ئەساسیانەی کە قیەم و ڕێز و تەقدیر بۆ مرۆڤ و بۆ خاک و بۆ نیشتیمان و بۆ ئاین دەجێڕنەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و ئەگەر دەسەڵات هەبێ سوڵتە هەبێ ئەو ئێعلام و ڕاگەیاندانەی کە ئەوڕۆ خەریکی پارچە پارچەکردنی کۆمەلگای کوردین خەریکی دابشکردنی خاک و نیشتیمانی کوردین خەریکی دابشکردنی دین و ئاین و ئیسلامی کوردین بەڕاستی حەقی خۆیەتی دەسەڵات بێتە سەر خەت و ئەوانە بەڕاستی سنوورێکیان بۆ دابنێ بۆیە من دەستخۆشیم هەیە بۆ ئەو بابەتی ئەگەر کەسێک بە ڕاشکاوانە قسە لەسەر بابەتە بکە دیارە ئەوەی کە بۆ ئێمە هاتوتە پێش وەکو ملەتی کورد لە ساڵی 91 و دەرفەتێکی زۆر زێڕین بۆ بوارە نیشتیمانەکە هاتەوە کە بۆ ماوەی 56 ساڵ کۆمەلگای کوردی هەوڵی جددیدا تاوەکو بگاتە ئەم قۆناغک بەڵام بەداخەوە لەم قۆناغەدا ئەوەی کە ئێستا بێڕێز کراوە ئەوەی کە بێ حورمەت کراوە ئەوەی کە بە شێوازێ لە شێوازەکان هیچ قیمەت و ڕێزێکی نەماوە بەڕاستی نیشتیمانەکەمانە هۆکارەکەشی بەڕای بەندە ئەوە نە فارسە نە تورکە نە عەرەبە نە ئەمریکایە و نە ئەوروپایە و نە ئیسرائیلە و نە غەربە بەڵکو هۆکارەکەی خۆمانین بۆ لەبەرەوەی هەموو نیشتیمانێک هەموو خاچێک هەموو تاچێک هەموو خێزانێک هەموو بەهاو قیەمێکی بەشەری لە کۆتاییدا دەبێت ئینسانەکان دیفاعی لێ بکەن بەرگری لێ بکەن بیپارێزن و بە تایبەتیش ملەتی کورد من زۆر گەڕاوم بە دنیادا بەڕاستی ئەوەی بینیمە ئەو کولتور و سەقافەت و بەهاو قیەم و ئەخلاق و تەربیەتەی کە ملەتی کورد لەسەری پەروەردە بووە جاران پڕ بووە لە وەفا لە پەیمان لە دڵسۆزی لە بە جۆرێک لە جۆرەکان کە بەڕاستی لە یەکتر قبولکردن بەڵام بە قۆناغی ئەم 30 ساڵەی دەسەڵاتی کوردی ئەم پرەنسیپە ئەساسیانە ئەم نیشتیمان خۆشویستنە ئەم خاک خۆشویستنە ئەم دین خۆشویستنە ئەم قیەم خۆشویستنە ئەم بەها خۆشویستنە ئەم ڕێز و احترام و لێک نزیک بوونەوە و بابەتە کللتوریانەی کە لەنێو کۆمەلگای کوردیوێ تا ڕادێشی زۆر کاڵ بۆتەوە و ئەگەر بەڕای بەندە ئەوەی بە کۆمەلگای کوردی کراوە لەو 30 ساڵە بە ملەتی عەرەب بکرایە بە تورک بکرایە بە فارس بکرایە ئەوەندەشی نەدەبان بەڵام من زۆر ئەوە دووبارە دەکەمەوە کە ملەتی کوردیەکێک لەو ملەتە زۆر یعنی من زۆر جار یعنی بەڕاستی
جیاوازیم هەیە لەگەڵ بەشێک لەو براودۆستانەی خۆم کە پێیان وایە کە تەواو کورد لە ئەخلاقدا ڕاوە لە قیەمداوە بەڕای بەندەوانیە کورد لەگەڵ ئەوەی 30 ساڵیشە ئیشی لەسەر دەکرێت بەڵام سوپاس بۆ خوا تا ئێستا ئەو قیەم و بەها و ئەو بەها باڵانەی کە پێی دەڵێن بەهای ئەخلاق بەهای دینی بەهای نیشتیمانی ئەو بەهایانە لەدەست نەداوە هەر کاتێک هەر لەحزەیەک هەر قۆناغێک بێتە پێشێ کۆمەڵە خەڵکی دڵسۆز بێن بەڕاستی ئەو ملەتە دڵسۆزە بۆ دڵسۆزی دڵسۆزە بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی ڕاست گۆن لەگەڵیان دڵسۆزە بەڵام زۆر بەداخەوە ئێمە وەکو مامۆستای ئاینی بەشێکی زۆرمان ڕاست نەبوون لەگەڵ خەڵکی خۆمان وە قیاداتی سیاسی ڕاست نەبوون لەگەڵ خەڵکی کورد و زۆر بەداخەوە ئەگەنە موزەحی لێ تێکچوو ئەوەی گوندی بەسەداخرا ئەوەی دەردکرا ئەوەی ئەزیەتی دیت ئەوەی ئازاری بینی هەموو ئەوانە بەڕاستی ملت داوێتی بۆیە ناکرێ و نابێ نە ئێمەی مامۆستای ئاینی نە قیاداتی سیاسی زەمی خەڵککە و من پێچەوانەی زۆری لە خەڵکم لەو بابەتە ئێمە نابی بڵێن خەڵک خراپە ئەو خەڵکەی کە ئێستا هەیە مامۆستای ئاینی گەورە کرد قیاداتی سیاسی گەورە کرد ئەو حکوومەتی تشکیل کرد هەموو ئەوانەی کە هەیە لەسەر شانی ئەو خەڵکەیە ئێستاش ئەو خەڵکە موزەحیە بەڵام خەڵکی تری وەکو قیادە سیاسیەکان بەڕاستی مستەفید بووین ئەمە لەسەر تاوان لەسەر زوڵم لەسەر گەندەڵی لەسەر خراپەکاری بۆیە زۆر بەداخەوم پێم خۆش بوو لە سەرەتا کە جەنابەت گوتت بە ڕاشکاوی بێگومان پێم خۆشە ئیعلام و ڕاگەیاندن بە ڕاشکاوانە قسە بکەین چونکە کاتی ئەوە تێپەڕی گوناهمان دەگاتێ ئەمام الله بەرپرسیارین بەرامبەر خوا بەرامبەر بە پێغەمبەر بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بەو ملەتە کوردە مسلمانە آخر کام ملەتەیە 1956 هەرمووی مسلمان بێ کام ملەتەیە 5-6 مزگەوت تێدا بێ کام ملەتەیە ئەوەتە تورک لێی قەومە عرب لێی قەومە ملەتانی تر لێی قەومان هاتن لە ناو کوردان باوەشیان لێگرت کەواتە کورد قیەم و ئەخلاق و بەها و حورمەت و ڕێز و تەقدیری خۆی ماوە و ئێستاشی لەگەدابی دەچینە شوێنان بەڕاستی کە دەڵێ ئەمە ئەحفادی سەلاح الدینین جێنیە لێماندانن منەسەڵیە لێماندانن لەبەرەوەی ئەحفادی سەلاح الدین ناسراوە بەڕێز بە تەقدیر بە خۆشویستنی خاک و نیشتیمان و گەل و ملەتی دکتۆر وتت دوو بەشت زیا کردەوە وتت سیاسیەکان بەشێکی ئالۆزیێکی گەورەیان دروست کرد و بەشێکیش ئێمەی مامۆستای ئاینی مەسەڵەن خۆت خستە ناو بابە ڕەنگە مەسەڵەن بەڕێزت نەبی بەڵام تەواضوحی بەڕێزت ئەوە دەرەخە مامۆستای ئاینی کە ئەگەر کامیان پێشخین ئەوە خۆت ئازادی سیاسیەکان تەنی تەفاسیلی ئەو بابەتە چیانی مامۆستای ئاین لەکوێ غەدری لەو ملەتە کردووە و سیاسیەکان لەکوێ غەدریان کردووە ینی ئەو تەفاسیلە لای بەڕێستان چییە؟ ئوستاجیان ئێمە کە دەڵێن ڕاشکاوەنە ڕاستی ئەسلی ئیسلام ڕاشکاوانێ و ئێمەش کە ملەتی کورد زۆرمان پێویستی بە ڕاشکاوانێ یعنی قۆناغێکمان بڕی بە قۆناغی مجاملە ئەو ملەتەمان ئیبادە کرد ئێستا قۆناغی ڕاشکاوانەیە لەسەر چی دائما پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتێکمان پێ دەڵێ دوو صنف من أمتي إذا صلح صلح الناس كله وإذا فسد فسد الناس كله أوانا تشينا أو أمراء علمانا إما هردو صنف من يعني صريح بين لقل هردو صنف من وكو بيوز نبوين لقل ملتي خوما ڕاستە من مامۆستای ئاینیم و زەمەکە زەمی خۆمە بەڵام ئەمن ئامادەم زەمی خۆم بکەم بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت معذرەتەن لە ڕەبیکم بڵێم یا ڕەبی وەڵڵی ئەمنیش تاوانبار بووم بەڵام من دانم نابەوەی کە تاوانبارم بەڕاستی سیاسیەکان وەکو پێویست ئەمین نەبوون دەستێکی ئەمین نەبوون لە ئەو خاک و ملەتە ملەتی کورد لەو 50 ساڵە بە هەموو گیان و ماڵ و سەروەتی خۆی تەسحیدا کاتێک گەیشتینە دەسەڵات قیاداتی سیاسی ئەو ملەتیان فێری گەندەڵی کرد فێری دزی کرد فێری خیانەتی نیشتیمانیان کرد کاکە ئەو وڵاتەی ئێمە لۆ خەڵک ئینتیمای نیشتیمانی نەما بۆچی کابرایەکی ئەوروپی کابرایەکی ئەمریکی کابرایەکی وڵاتانی ئەوڕۆی ئەوروپا ئامادە نیە یەک کلێن کەس لەسەر زادەکەی فڕەبدا ئامادە نیە یەک گلۆ بشکێنی ئامادە نیە یەک کەس خیانەتی لە وڵاتەکەی بکات دەری دەکەن بۆچی لە وڵاتی ئێمە خیانەتکردن بۆ کەی حیزبێک خیانەت دەکە گەورەتر دەبێت کەی دەستی دوژمن ڕادەکێشی زیاتر دەنگ دەینی ئەوانە هەموو نیشانەی ئەوەیە کە لە وڵاتەی ئێمە خیانەت لە نیشتیمان بۆتە شتێکی زۆر سەطحی سەبەبەکەش چییە؟ سەبەبە بکەی قیاداتی سیاسی کوردین لەبەرەوەی قیاداتی سیاسی کوردی ئەگە 4 ڕۆژیان لە دەرێ لە شاخ بوو بن ئێستا یان صاحبی شەریکەن یا صاحبی مەسانحی گەورە یا صاحبی بواری طب و ئەو بابەتانن کۆنتڕۆلی هەموو ئەو جونگانیان کردی ئەمە بوارە سیاسیەکە ئەوە هەموو لای هەموو خەڵک دیارە لێرەوە هەتا دەگەێ سنووری زاخۆ ئەوە ئی کۆمەڵە بنەماڵێکە
لە دێگەرەوە ڕاتا دەگەی قەڵات سۆلان ئیبنە ماڵەیەکی ترە ئەمە کارەساتی دروست کردووە بابێنە سەر مامۆستای ئاینی مامۆستای ئاینی لە وڵاتە جارێ خەریکی چییە نەیتوانیوە وحدەت لە بۆ ملەتە دروستکە ملەتی کورد 1970 مسلمانی ملتەزیمی سنی شافعی مەذهب بووە ئێستا چیان لێ کرد ئەو ملەتە بەدەست مامۆستای بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی ڕۆژانە خەریکی نیزاعە خەریکی ململانەیە خەریکی پارچە پارچە بوونە خەریکی یەکتر تەکفیرکردنە ئاخر هەر لە ملەتێک لە ناو مزگەوتەکەی کێشەی بۆ دروست کردووە لە عیبادەت کێشە دروست کردووە لە معاملەت کێشەی لە دروست کردووە لە حیاتی کۆمەڵایەتی کێشەی لە دروست کردووە مەولود دێ ئەمووی تێک بەردەبین نەورۆز دێ ئەمووی تێک بەردەبین کاتێک دێ ئاخر ئەوە حەقیقەتە لەوانەیە کەسێک لەو لابرێ ئەو مامۆستایەوە خەریکی چییە نا ئەوە حەقیقەتە ئێمە دەی بە خۆدا بچینەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ ئەوەی دەوڵەتی مەدینە یەکریز بن یەکدەست بن تێک نەچێ عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول گەورەی منافقانە حەزرەتی عومەر شیر دەرێن لە ملی دەدەم پێغەمبەر دەفەرمێن نا سبەینێ دوایە خەڵکێک دەرێن ئەوە ئەسحابی خۆی کوشتێ ناوی لێ دەنێ ئەسحاب یعنی بە نەسی قورئانیش منافق بوو هەر ناوی لێ دەنێ ئەسحاب لۆ تا یەکریزی بی تا یەکدەستی بی تا یەک جومگە بی تا یەک قووەت بی ئەمە کورد بابە خۆمان پارچە پارچە کردووە لە مزگەوتێکی بەیەکەوە ناحەوێنەوە لە شوێنێکی بەیەکەوە ناحەوێنەوە لەسەر جوزئیات ئەو بابەتانەی کە کولیاتن بۆ نمونە برایەتی لە ئیسلام ئینەمە المؤمنون ئیخوا ئەوە قاعیدەیەکی ئەساسی ئوسولیە خۆشویستنی یەک قاعیدەیەکی ئەساسیە سەلامکردن سەبەبە بۆ بەهەشت واعتصموا بحبل الله جميعا وحدة یەکە ئەوانە خۆشویستنی نیشتیمان بنەما ئەساسیە باشە اینجا ڕێزی ئینسان وەکو ئینسان وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەساسیە بەڵام کەی ئەومان هێشتووە کە ئەتوو یەکەکی تەکفیر دەکەی بۆن خینی لێ دێ ئەو کاتێەوە کەنجێ ڕێزی ئینسانەکە دەما ڕێزی نەما ئەو جار لەسەر چ تەکفیریش دەکات لەسەر جوزئیاتێکی فقهی لە پاشان کاتێک تۆ دێی تەفڕوقەی لە ناو یەک دروست دەکەی لە مزگەوتێکی یەک پەنجەی بجوولێن یەک نەجوولێنی یەک وابکە یەکوانەکە ئەوە چۆن یەک ریزی لەو مزگەوتە دروست دەبی ئەسڵی نێش ئیمامەتی عوزمایە واتە کە مامۆستا ئاینی گوتی الله ئەکبەر دەبێ هەم برێن الله ئەکبەر چوە ڕکوع دەبێ هەم برێن ڕکوع ویان لۆ کردووە هەر کەس بە نەوعەکی لێ بدا لۆ ئەوە کۆمەڵک مامۆستای ئاینی ئەوە یەک دوو مامۆستای ئاینی دەبوو بە هیچ زۆرێک لە دەسەڵاتی گەندەڵ نزیک نەبنەوە بەڵکو دەبێ مامۆستای ئاینی ئامۆژگاری کار بێ لە پاشان پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وسەلام گەورەترین جیهاد چییە کەلیمەت حەق عند سوڵتان جائر مامۆستای ئاینی بووە دەچێتە لای دەسەڵاتدار خەریکی کۆکردنەوەی پارەی بۆ ژیرفانی ئەمە کارەساتە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستای بە جێگری خۆی داناوە چۆن دەبێت جێگری پێغەمبەر عەلەیهی سەڵام بە گەندەڵی گەورە بێ ئەسڵەن نابێت نانێکیش بە گەندەڵی بخوا ئەوانە هەموو نموزەکی گەندەڵیش دەبەرکە بەڵێ هیچ گومانم نییە ئەو مامۆستا ئاینیانە زۆر جار گوتومە لە سەمینبەریا قسەم کردووە ئەگەر ئێمە ڕاست بووین لەگەڵ ملەتمان دەبوایە دەستی دەسەڵاتداران بگرین پێیان بڵێن لە خوا بترسێن لە ڕۆژی قیامەت بترسێن لە تاریخ و مێژوو بترسێن نەکەن لادەن و خیانەت لەو ملەتە بکەن چونکە خیانەت لەو خاکە خیانەت لەو ملەتە خیانەتە لە دین خیانەتە لە ئیسلام خیانەتە لە قیامەت خیانەت لە ڕۆژی دوایی چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو خاکەی خۆشویستووە و هەروەها تەصحیح بۆ داوە ومن قتل دون أرضه فهو شهيد ئەوەندە گەورەیە و فەرموویتی ئەی ئوحودە من خۆشتم دەوێ و کاتێک لە مەککە دەڕوا پێی دەڵێ ئەی مەککە ئەگە دەرم نەکە ناڕۆم کاتێک دێتە مەدینە دەڵێ ئەی مەدینە خوایە ئەو مەدینەم لەلا خۆشەویستکە وەکو ئەوی مەککە لەلا خۆشەویست بووە ئەی کوا ئێمە نەسیحەتمان کوا ئامۆژگاریمان کوا پێشنیارمان بۆ دەسەڵاتدارەکان کاتێک دەچی دەسەڵاتێک هەدیەت دەداتێ هەدیەکەی وەرمەگرە هەستەوە برێ ئەی دەسەڵاتدار ئەو هەدیەی مەدە من بڕۆ ئەو هەدیە بدە فەقیرێکی ئەوتە لە مامزاوە کەتووە تا ئێستا خانووکەی نەتوانیە لایلۆنەکی شینی لە سەدانێ بەڵام بەس سیارە ڕەشەکانی ئێوە با یەک مەحەلەی لە دوویەک داژون ئەوای بگوت با لەباتیەوە هەدیەوە ئەمڕۆ بەڕێز دکتۆر مەسەلەن ئەمڕۆ وێنەیەک زۆر سۆشیال میدیای داگیر کرد بەڕێز لە سەرەتا باسی دەسەڵاتی چوارەم کرد کەوتە دەسە دەسەڵاتی یەکەمە هاوڵاتیەک لە گەڕەکەی هەولێر مەسەلەن دیوارێکی بەبەردەم دەرگای حوشەکەیەوە کردو لە ترسیەوەی لافاو بێ و هەر لەو شارش ڕەنگە خەڵک هەبێ ئەسڵەن نەزانێت لافاو چییە و ڕەنگە نەزانێ مەترسی لافاو چییە و لە ڕفاهێتێکی گەورە بژی تەمان ئەمە لە شارەکان تریشێ بەڵام ئەوەی زوومی لەسەر بوو فۆکەسی لەسەر بوو ئەمە ئەمڕۆ ئەوە لە هەولێر بیندرا
ئەمەوانە کات مەسەلەن کەیچێک لە سوۆسیال میدیا ئەوە دەبینێ ئینتیمای نیشتیمانیشی بەرەو ئالۆزبوون و بەرەو شێواوی چیان لاواز بێ قسەی بەڕێز لەسەر ئەو بەراوردەچیان خۆت لە هەولێرەشی مەسەلەن ڕێگە باڵەخانە ببینی هەر ئەسڵەن بە هەفتە باران ببارێ ئاوی لێ کۆنە بێتەوە لە گەڕەکێ لە گەڕە شێوە تا کابرا لە 4 لۆپە ئاودیواری لە بەردەم حوشەکە دروست کرد لات معلومە ینی بۆ خۆی بەشێکی زۆر لە بەرپرسان چوونەتە شوێنە بەرزەکان ینی ئەسڵەن لە شوێنی نەوی نەماون و لە هەر وڵاتێک بەرپرسی سیاسی لەگەڵ خەڵکدا بڕا نیشانەی ئەوەیە ئەو بەرپرسە سیاسی هیچ علاقەی بە خەڵک نەماوە ئەسڵەن خەڵک لە خەیاڵی نییە لە بیریشی نییە وەکو یەک لە قیادەکانی فەڕەنسا ئەو کاتی دیارە بۆ خۆی ڕێجیمی دەکرد یعنی کە خەڵک لە برسان هاتنە بەردەرکەی کوتی باشە جاکا کە بابسم کێک و شیری بخۆن خۆ قابلە بۆ لە باتینانی کێک و شیری بخۆن ئەوای زانێ ئەوان ڕێجیمی دەکەن خەڵکو دەسەڵاتی مێ ئەوهای دەهاتەوە بە تەواوی دابڕاوە لەگەڵ کۆمەلگای ئێمە بەڵام گرفتەکە لێرە لۆ نمونە هەولێر باشاری هەولێر وەرگرین ساڵی پار ئەو کارەساتە ڕوویدا ئەو فەیزانە ڕوویدا هەتا ئێستا یەک بەرپرس یەک بەلدیا یەک مهندس عقوبە نەدرا کەواتە لە وڵاتی ئێمە سزان نییە کە سزاژ نییە و بەخۆشیان دەزانی لە کەناڵەکان نیشانیدا و بە ئاشکرات دیاری کرا ئەو سەبەبی ئەو فەیزانە و ماڵ وێرانکردنی ئەو هەموو خەڵکە سێچار بەرپرسی نزیک لە دەسەڵات و لە بنەماڵە هەندێک شوێنیان کردۆتە بینا ئەو شوێنانە ئی بینا نەبوو بەڵکو ئاوەڕۆ بوو دەبوو ئاوی پێدا بڕوە بەڵکو کردیانە بینا و دۆ ئەوەی کۆمەڵە خەڵکی خۆیان دەوڵەمەندکەن هیچ کە نەبوو هیچیان عقوبە نەدان و عقوبەشیان نادەن چونکە کاتی خۆی من لەگەڵ یەک لە بەرپرسەکان کەتینە مناقەشە لە ماڵێکی گوتم باشە بۆ فلانە کەس ینی دەسەڵاتیە بۆ عقوبەی خەڵک نادا ئەو هابکە ئەو گەندەڵی مەمسا وتیما مەستا ینی ڕاستی پێ بڵێم گوتی ئەمە لۆ دوونە دەچین لە مۆزەفێکی دەست پێ دەکەین ئەوەی گەندەڵی دەگرین دوای دێتە سەرتر هەتا دێتۆکنە خۆمان کە دێتۆکنە خۆمان لە دەوروبەری خۆمانە ئەو کاتی ڕای دەگرین بابەتەکە لێرە ئەوەیە بەڕاستی ئەو وێنەیە کە لە سۆشیال میدیاش بیندرا بڕوان پێ بکە ئەوە لە یەک لە 1000 نمونە لە 10,000 نمونەیە کە لە بواری باج و سەرانە وایە لە بواری بێدەرامەتی وایە لە بواری فەقیر و هەژاری وایە لە بواری ئەو هەموو ستەما وایە کە لە وڵاتی ئێمەدا هەیە اینجا خەڵک کە ئەوە دەبینی بۆ نمونە کەسێکی دەبینی کوڕە بەرپرسێک سەروەت و ماڵەکەی بایی دوو پشتی خۆیەتی بەڵام هەر لە نزیکی ئەوە وەرە ئێستا لێرە لە هەولێرە دەچینە دەرێ ئەوە نازماوە تا ئێستاش خانووی لێیە سەرەکەی بەلایلۆ نشینە کە ئێمە لە عەسری تەکنەلۆژیا دەژین لە شۆڕشی سەوڕۆی زانیاری و عەولەمە دەژین و لە دنیایەک دەژین ڕۆژانە وڵاتەکەی ئێمە بەلای کەم 9 ملیۆن بەرمیل نەفت دەنێتە دەرێ کەچی لە وڵاتەکەی ئێمە تا ئێستا کابرا نییە سەری خانوەکەی بگری بە لایلۆ نشین بام باسێک لۆ بکەم لەو بینەی جیرانێکمان هەیە خۆی و خێزانەکەی ئاگر لە ماڵیان بەربوو فەقیرن سوتا خێزانەکەی سوتا و مرد کوڕەکە تووشی حاڵەتێکی بوو دەست و پوانەی هەموو مرد یعنی ئەو ڕۆژەی تەمەشا دەکەم هاتیە دەرێ والله مامۆستا والله کچەکەم هەفتەیەکە دەناڵێنی هەردوو جێدیەکی والله 250 پێنیە بی بەمە ئەوەی دکتۆری گوتم لە چێ ئیشێ دەکەی گوتی لە پارچی بە عەقد ئیشێ دەکەم بە 300,000 دیناری بەشم ناکە بای کرێکەی ناکە ئەو خەڵکە لێرە هەیە بەڵام ئەوان خزم و کەسی خۆیان دەوروبەری خۆیان نزیکەکانی خۆیان کاکە هەر یەک بوویتە 3 ملیۆن دێر کاتی خۆی ئێمە سەردەمی حکومەتی عێراقی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ بەحسی لە دەوروبەرمان هەبوو ڕەفیق حیزبیەک عوزوو فڕقەیەک چێکشە وەکومە دەژیا خانووی وەکومە بوو مەگەر کرۆنەک و یان کراونەکیان دەدایێ دوای لێیان دەستاندەوە ئێستا ئەندام کۆمیتەیان ئەندام ناوچەیە مەسول کۆمیتەیان مەسول ناوچەیە دەبی ئللا دوو مەزرعی هەبی بای لە 15 دەفتەری و لە پاشان تیجارەتی هەبی حصەی هەبی لە نەفت حصەی هەبی لە حەب و حبوبات حصەی هەبی لە هێنانی تیجارەت بابە لە کوێتانی نایە من ئەیلە لەکە هادا ئەو ماڵ و سەرۆتەی چێ چۆن شەو خەوتان چی لا دروستکردی ئەو سوڕەیە مەسەڵەن ئەو سوڕێ کابراک بەردەم دەرگای حەوشەکەی هەڵبسنێ منداڵەکانی بە قادرما ئەوجی و ئەوجی بکات کە منداڵی بچکۆلە بوون مەسەلەن چی لا دروست کردی ئەمە نموزەجێکە بۆ هەموو هەرێمی کوردستان ئەوەی لە لای من دروست بووە بەڕاستی ئوستاجیان ئەوە لەن دەبێ ئێمە هەمومان بە خۆدا بچینەوە بەڕاستی ئەو معاناتەی کە کۆمەلگای کوردی بەداخەوە یعنی ئەگەر کۆمەلگاکەمان ئەگەر ئێمە بێسەروەت بووین بێ داهات بووین بێ بنەمای اقتصادی بووین خەی ناکە ملەتان هەن وەکو مۆریتانیا وەکو ئەفریقیا وەکو وڵاتانە بە هەژاری دەژین وڵاتەکەیان هەژارە
بەڵام ئێمە سەروەت و سامانمان ئەوەندە زۆرە بەڵام بەداخەوە نظامی طبقاتیان دروست کردی جۆرێکی لە عەبدایەتی و کۆلایەتیکردنیان دروست کردیە ئەوە لە لام دروست بوو یەکەمیان بەڕاستی وجدانی کۆمەلگای کوردی بە تایبەتی بەرپرسان و بەشێکی لە مامۆستای ئاینی خەریکە لە مردن نزیک دەبێتەوە وجدان لە مردن نزیک دەبێتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کە لە لام دروست بووە ئەوە بووە کە لە وڵاتی ئێمە نظامی طبقات وردە بەرەو زیادی دەڕوا طبقەیەکی دەچێتە سەرسەرێ و طبقەیەکی بەرەو خوار دەڕوا کە دەکەوێتە بن پێیان خاڵی سێم ئەوم لەلا دروست بوو کە کۆمەلگای کوردی لە هەموو دەرگایەکیدا کەس دەرگای لێ نەکردەوە بەداخەوە ئەوانەی کە دروست بوون بە ناوی معارەزە و بەوانە نەیانتوانی وەکو پێویست سەرکەوتوو بن اینجا هۆکاری خۆیانن یا غەیری خۆیانن ئەوانش بێ ئومێدێکی زۆری دروستکرد لۆی بەناسەری لە باتیەوەی پەنا باتە بەر ناڕەزایی لەبەر دەرکەکەی خۆی ئەو بینایە دروست دەکە بۆی بەڵکو عەساوە لەعەلا خوابی پارێزی و نەکەوێتە ژێر فەیزان ئەوەم لەلا دروست بووە کە کۆمەلگای کوردی ئەو کۆمەلگایە بووە خەڵک لێی قەوماوە لە هەڵەبجە هاتۆتە کورد هەولێر ولا هەولێر چۆتە هەڵەبجە ولا هەڵەبجە چۆتە سلێمانی خۆی بە غەریب نەبینی و لەبەرسی لەبەرەوەی وەکو حاضینەیەکی گەورە هەموو یەکتری قبول کردەوە و عەرەب لێیان قەوما لە 2006 لە 2011 لە 2012 و پێشی ئەوانیش هەمووی هاتن لەو هەولێرە باوەشیان لێدرا و هەموو کۆکران و بەڵام ئێستا بەداخەوە کۆمەلگای کوردی وەی لێ هاتیە بەرپرسەکان ئەوە ئەفرادێکی خۆیان نابینن لەوانەیە کوڕە پێشمەرگەیەک بێ و هەژارێکی ئەو وڵاتە بێ ئەوە بێنان و بێدەرامەتێکی ئەو وڵاتە بێ کەواتە ئێمە بەڵێ دکتۆر ببوورە باسی مامۆستای ئاینیت کرد و باسی ئێمە ئەتوانین مەسەلەن کۆمەڵێک نموزەجی گەورەی تاریخیمان هەیە کە ئەتوانین دینێکی کوردانەی خۆی دینی هەر یەک پەیامە پەیامی قورئانی پیرۆز یەک پەیامە مەسەلەن هەندێک دیاردە هەیە بۆ نمونە وەڵاهی حاڵەت نیانی دیاردن مەسەلەن گروپی جیاجیا بۆ نمونە لە پڕ یەکێک سەر هەڵەدات ئەڵێ من جن دەرەکەم سەیرەکەی ئەو میلەتە لە دەوری خۆی کۆ ئەکاتەوە ئەڵێ من شیفا لای خوای گەورەیەوە گومانی تێدانی و کەس ناقەشەی لەسەرەوە نییە بەڵام دەکرێ مەسەلەن ئێمە کۆمەلگا بەو شێوازە بخەڵەتێنین کە یەکێگەڵێ من دەروێشم یەکێگەڵێ سەلەفیم یەکێگەڵێ من سۆفیم یعنی ئەمانە سەر لە شێواوی دروست نەکردو بەڕاستی طبعا بەداخەوە هەر مجتەمەعێک زانا گیان هەر کۆمەلگایەک نەزانی لێ بڵاو بۆوە بەڕاستی ئەوە ئاماژەیەکی زۆر ترسناکە کە ئەوە لە پاشەکشێکی گەورەدایە کۆمەلگای ئەوروپی کاتێک سەوڕەی بڵین فەڕەنسی دەکا لەو کاتەوە سەوڕە دەکات 200 ساڵ ئەوان لە عەسری جەهالەت و نەزانی دەژین سەبەبەکەی ئەوەیە کە پاشەکشە لە ڕووی خوێندەواری و شیاری زۆر کەمی کردێ زۆر بەداخەوە کۆمەلگای کوردی یەکێ لەو کۆمەلگایانەیە کە دەچێ وڵاتان و دەچێ مؤتەمەرەتان لەو مؤتەمەرانە کە چاویان بەتوو دەکەوی یەکسەر سیمای تویان دێتە پێشچاوی کە تۆنەوەی سەلاحەدینی تۆنەوەی ئیبن خەلەکانی تۆنەوەی شارەزووری تۆنەوەی پیرەمێرد و مەحوی و ناڵی و هەتا دەچێ دوایی تۆنەوەی مدەڕیس و زەڵمی و چێوچێی ئەوانە هەموو بوونە ڕەمز بۆ کورد لۆ ڕەمزی ملەتانی کورد چێن ڕەمزی ملەتان چێن ئەوانن کە خاوەن قەڵەمن خاوەن خوێندنین خاوەن ئۆشیارین بەڕاستی هەویەی کورد ئەو مەجموعە شەخسەن کە لە تاریخی کوردی داجێ دەستیان دیار بووە بەڵام ئەمڕۆ کاتێک دەسەڵات لە خلالی ئەم 30 ساڵە ئیشی لەسەرەوە کردووە کوڕ و کەس و کچەکان و کوڕەکانی خۆیان بنێرن بۆ ئەمریکا و ئەوروپا دە دەرسی دیراسەی ئینگلیزی ئەوانە بخوێنن مستەوای بەرز بینەوە بەڵام خەڵکی ما 30 تەڵەبە و 40 تەڵەبە لە غورفەیەک و لە ژوورێک دەرس بخوێنن ئەوە کارەساتێکی گەورەی دروست کردیە ئەوە لۆچە کەواتە ئەوانە ئیش لەسەر نەزانی کۆمەلگا دەکەن کە کۆمەلگا نەزان بوو لەو لاشەوە مامۆستای ئاینی لەو کارەساتەوە چووە چ دەکا بەشێکی تەبعاً خەریکی بە تیجارەتکردنی دینە ئەوانەی ئیشی جنی دەکەن ئەوانەی ئیشی سەحری دەکەن ئەوانەی ئیشی فارگرتنەوە ئەوانە دەکەن لە 95 هەتا 98 بەبێ دوودڵی خەریکی تیجارەتکردن بڕۆ ژیانیان فولە هەمووی آخر سیارەیان هەیە لە دیندا هەیە لە دینداوە هەیە ڕێگە پێدراوە خەریکی تەجیلکردنی خەڵکن لە دیندا هەیەەوە ئیطلاقاً لە تاریخی مسلمانان نەبووە زانە دانیشی تیجارەت بە دینی خوای تەعالا بکە ئەوە نەبووە خەڵک دانیشی عیادەی دانێ و خەرچی دەست بداتە داری وەرگەڕێتە خەرچی لە خەلکی بدا شتی وامە نییە وەلە لە شەرع هەیە نامن 56 دقە ئەمن بەحسم لەسەر ئەو بابەتە پێشکەش کردووە کە بە پێی قورئان بە پێی سنت بە پێی تاریخی سەلەف و عولەما و بە پێی عەقڵ و منطق و لۆژیک و سایکۆلۆژیەت و طب
بابەتی جن بەو شێوازەی نیەکەوانە باسی دەکەن تەنها مەسەیە باقی ئەویت کە هەمووی تیجارەتکردنە بەو خەڵکە سەر لۆ نمونە ئەو ڕۆژەی باسی یەکم کرد گوت بابی من ئەتوو هەر بۆ وا دەکەی هەموو ڕۆژی غارە دەیەکن ئەو دەجالێ ئەخر ئەو هات لێ دەکە وتی مامۆستا پارەی وشوە وەرناگری گوتم چەندی وەردەگری گوتی وەڵا مامۆستا هەرێکێ 10,000مان لێ وەردەگری گوتمەی چەند کەس دەستەوێ وڵا ڕۆژێ 36 کەسی وەردەگری 36 کە 360,000 ئەوی بردی لە ئەمریکا هی نابی تۆ ڕۆژێ 360,000 نییە هەموو ڕۆژێ ئەوە تەعاان لە 2 ساعتی عسرێ تەعاان بە شەوێ شەر دەیکا بە ڕۆژ شەر دەیکا کاتەکان کەش دەیکا وە پارەی زیاتریش لەو لەدەی یعنی باشە تو گوتم بەس پێم برێ اختصاصی جنی لە چی نایتەوە ئەخر ئەوە کابرایەک دەڵێ من اختصاصم بایۆلۆجی اختصاصم کیمیا فیزیا ئەحیا نازەم چییە ئەوە دەزانین قۆناغەکانی خوێندنی بڕیە بەڵام ئەو لە چێ اختصاصی جنی وەرگرت چێ پێیگوت لە کام علومی شەرعیدا هەیە لە چێ قورئاندا هەیە لە چێ سونەتدا هەیە چێ ئەو دەسەڵاتەی بە توودا بڵێ ئەمن جنەکەم دیت لە قورژی ئەو جنەکەم دیت لە فەقەراتی ئەو یعنی یە کاتە لای من گوتی مامۆستا فلانە ئافرەتان چوویمە طبعا هاتە لای من والله قەسەمەن بالله سێ شایدی شم هەیە برایەکی دەیهینا لەگەڵ خۆی بەشە لە شەل دەڕۆی طبعا ئەو ئافرەتە مامۆستا بوو مسەقەفە دانیشت گوتم بابل بوا دەڕۆی خۆشتی بەڕێزم گوتی واللهی مامۆستا ئەمن چت پێ بڵێم ئەگە بنی پێم تەماشا بکەی دوور لە ڕوود وەکو قیر ڕەشی لاتێ گوتم بۆ گوتی تەمەشایکە یەک پارچە ڕەش بوو گوتی ئەگە تەمەشای ئەو قۆڵانم بکەی تەمەشای ڕانەکانیشم بکەی ئەوە هەمووی وەکو ئەوەی ڕەش بوو گوتم خێر تی واللهی ئەمن چوومە لای مامۆستایەکی گوتم ئەمن معدەم دێشی کاتێ خواردنی دەخۆم معدەم دێشی بەڵام کە معدەم دێشی هاتووم چوومە لای دکتۆری دەڵێ هەندێک قوڕعی معدەت هەیە بەس قەنەعەتم وا بۆ ئەو شتێکی کێ تی پێی گوتم وڵا ئەوە سێجن لە ناو معدەتە باشە تو فاحیسەت پێ بوو باشە تەلیسکۆپ و مایکرۆسکۆپ پێ بوو تی سێ جنت لە ئەوەیە تەواوی کەم بمبورە کاکە زانە تی سێ جنت لە ناو معدەیە لە پاشان گوتی ئەگەر ئێستا دەری نەکەم ئەوە خزم و کەس و عایلەکانی ئەو جنەی هەموو دێنە ناو معدەت بابە شوقەیە ئەوە دار زیافەیە یعنی چییە ئەوە پێم ناڵێ گوتی ئەمنی بردە ژۆرە چی وەرگە ڕابە بەداری ئەوە جا لە بنی پێیدا تی ڕۆی نەڕۆی لێیدام لایە لەو دەستەیدام دارەکە شکا لەو لایەدام لەو لایەدا ئێستا هەموو چم ڕۆژ بۆ ئێستا پێم ناکرێ بڕۆ تم بابی من ئەوە لە چی شەرەدا هەیە ئەوە لە چی سونەتدا هەیە ئەوە لە چی عەقڵدا هەیە لە چی منطق جێ دەبتە ئەو بەهیچ جێ ناتوێت لە یەک جێ دەبتەوە ئەوش ئەوەیە ئەوانە تیجارەت بە دینی خوا دەکەن ئەوانە تیجارەت بە دینی خوا دەکەن پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلام ما وضع الله داء إلا وضع له دواء هیچ نەخۆشیەک نییە إلا خوا عیلاجی بۆ داناوە ئێمە عەقڵمان هەیە شریعەتمان هەیە شریعەتی ئێمە باسی ئیقراءە شریعەتی ئێمە 811 باسی علم و لێوەرگیراوەکانی هاتووە شریعەتی ئێمە 2100 باسی فکر و تێفکرین و بڕکردنەوە و عەقڵ و تەدەبر و تەفەکوڕ هاتیە چۆن تۆ تەسمیلی ئەوە دەوێت بەداران لێت بدەن کەی شریعەت وای گوتووە بەڕێز دکتۆر لەسەر ئەو فرقە دابەشکردەی مەسەلەن ئێستا لە هەرێمی کوردستان لە شارە جیاجیەکانیش مەسەلەن پاڵیان داوەتە پاڵ هێزە سیاسیەکانیش مەسەلەن ئەوە سۆفیە ئەوە سەلەفیە حەریکی بە جۆرێک ئەوانش سەردەشێواویەکیان تەنانەت لە لای جیلی ئێستاش دروست نەکردووە ئەوە هیچ بە تەفاسیل باسی سیاسیەکانت کرد و باسی سیاستت کرد بەڵێ دیارە دوو بنەما پێویستە بۆ هەموو کۆمەلگایەک بنەمایەک پێی دەڵێن وحدەی فکری بڵەمایەک پێی دەڵێن وحدەی کۆمەڵایەتی زۆر بەداخەوە دەسەڵاتی سیاسی ئیشی لەسەرەوە نەکرد کاتێک دەسەڵاتی سیاسی نایە خەم لە ملت بخوا لە بنەما فکرەکەی وحدەی بۆ دروست بکە و بنەما کۆمەڵایەتەکەی بۆ دروست بکە حاڵی بەو شێوازەی دەبیت چونکە تۆ بە تەمای ئەوە بی ئیش بدەی دەست ئەفرادی خەڵک ئینجا ئەفرادە نەمامۆستا ئاینی بنیا خەیری ئەوە بی حاڵی ئومەت وەی لێ دێ ئێستا وڵاتانی ئەوروپا کاتێک تەتەوریان کردیە دوو بنەمای دەوڵەتداری دەوڵەتی پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسلام بینا کردووە ئەو دەوڵەتیان لێ پێدا بووە بنەمای یەکەم بنەمای مواتەنە لەسەر ئەساسی فکر و بنەمای دووەم بنەمای عەدالەتی ئیجتیماعی ئێمە لە وڵاتی خۆمان تەماشای تاریخکە بۆ نمونە سەلاح الدین کە فەخر و شانازیە بۆ هەمووان تەماشاکە بنەمای فکری پاراستووە بەوەی کە مەسەبەکەی سنی بووە و هەروەها لەسەر مەسەبی شافعی ڕۆیە نظام الملوک کە بەلای کەم 500 ساڵ دەوڵەتداریان کردووە بنەمای فکری و بنەمای کۆمەڵایەتیان یەک بووە
پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی صلی الله عليه وسلم لە ناو مەدینەی لێ نەگەڕا ئەفکاری جیاواز جێخۆی بکاتەوە، بەڵکو کۆمەلگایەکی یەک ڕیس، یەک دەست، یەک عەقلیەت. هەندێک جزئیاتی فقهی دروست بوو، جزئیاتی فقهی طبیعەتی بەشەریە. ئاسمان جیاوازە، ڕەنگ جیاوازە، شێواز جیاوازە، بیرکردنەوە جیاوازە، عەقل جیاوازە، توانا جیاوازە، بیئە جیاوازە، ژینگە جیاوازە، هەموو ئەوانە کاریگەریانە لەسەر فقه. چۆن دوو طەبیب لە بیرکردنەوەی بەشەری جیاوازن، ئەو هەر دوو مەلا دەکرێت جیاوازم، دەڵام جیاوازی نابێت جیاوازی بچێتە ناو خەڵک. بۆ نمونە ئەوە زۆر گرنگە باسی کەم، نابێت دوو مەلا بێن دەوەدەوی بوارەکی فقهی، اختلافەکی فقهی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بکەن، چونکە کەتە دەستە عامەی عامە بۆی حەزم نابێ. لە ناو عولەما اختلاف بووە، عولەما مناقشەیان کردیە، مجادلەیان کردیە هەتا حەدی علمی، بەڵام نهاتوون بە ناو خەڵکی عامەیدا بڵاو بکەنەوە، چونکە عامە ئەوەی بۆ حەزم ناکرێ. ئێستا کەسەکە بۆ کۆمنتێکی بۆ لایکێکی دەچی اختلافێک باز دەکە، اینجا ئەو اختلافش کۆتایی پێ نایە. بۆ نمونە اختلافی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا دروستە یان دروست نییە؟ بەلای کەم لە سەردەمی سوڵتان مزەفەری و هەتا ئێستا 600-700 ساڵە کۆتایی پێ نهاتووە. هەموو ساڵێک کە مەولود هەمان خلاف دێتەوە، کەواتە ئەو خلافە ضرورەتە مەسەلەن ئەو خلافە بۆ کۆمەڵگەی کوردی ضرورەت یاخود کوردانە یادی بکرێتەوە یادی و پێشەوای بکرێتەوە تەواو. هیچ ضروري نییە. بزانە هەر شتێک کاتێک شریعەت عولەما کاتێک دێ بنەمایەک دەیەوێ دابڕێژی لۆ کۆمەلگا دەبی پێشی هەموو شتێک بیر لە مەقاسیدە گەورەکان بکاتەوە، مەقاسیدە ئەساسیەکان بکاتەوە. ئەو مەقاسیدانێک کە وەحدەی ئومەی پێ دروست دەبی، وەحدەی کۆمەلگای پێ دروست دەبی، وەحدە و یەکریزی تاکەکانی پێ دروست دەبی، نابێ ئەوانە پسڕێنی. ئەگەر زانی ئەو اختلافە فقهیە دەبێتە هۆکار بۆ لێکترازانی وەحدەی ئومە، نابێ بیکە. بۆیە اختلاف لە بینی عولەمایان ماوەتەوە، نانی نایە بۆ سەر سۆشیال میدیا و عامی خەڵک دانیشی بە دوای ئەو ئافرەتێکی پیرێژنێکی کوردەواری 70 ساڵە عیبادەت دەکا لەسەر جزئێکی برێن لۆ نمونە مەسەبێکی مامی شافعی یا مەسەبێکی مامی مالک، ئەتوو لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی لە بێش هەزاران کەسی دەڵێ وەڵا ئەوە بدعەیە. ئێدە ئەو ژنە 70 ساڵە عیبادەت دەکا، هەر هەمووی لێ بۆتە وەکو دەڵێ بۆ تۆخوری، کە لێ بۆ تۆخوری کەواتە ئەو بێتاقەت دەبێت لە ئیسلام. بەڵێ بێتاقەت دەبێت لە ئیسلام، لە قورئان دەرێ دیار ئەو دینەوە ئەوە ئەدی باشەنگۆ خۆی خواتان نییە. ڕاستە چونکە ئەو عامەیە، ئەو پێ هەزم ناکرێت، بەڵام دەکرێت لە بینی دوو عولەما ئەتوو لەسەر دەلیل شەڕێ بکەیت، لەسەر بەڵگەش ململانێ بکەیت، سیراع بکەیت، بەڵام نابێ بیخی ناو خەڵکی. لۆیە لە کۆتاییدا پاراستنی وەحدەی کۆمەلگا واجبە لەسەر قیادەی سیاسی و لەسەر قیادەی دینی. ئەو دووە کۆمەلگای ئاراستە دەکەن و ئەو دووەشمان شکستمان هێناوە لە ئاراستەکردنی کۆمەلگا، شکستمان هێناوە ئەگە واقع بین، ئەگەر ڕازگۆ بین، ئەگەر ڕاشکاو بین، ئەگەر چاومان لە مەساڵحی منسەب و پلە و پارە نەبێت، دەبێت ڕاست بی لەگەڵ ملەتی خۆمان، چونکە خوا چۆن ڕامان دەگری لە کەم تەرخەمیەکانمان بەرامبەر بە ئیسلام، ئەو هەر ڕامان دەگری بەرامبەر بە خاکەکەمان، ئەو هەر ڕامان دەگری بەرامبەر بە میلەتەکەمان، چونکە ئەو میلەتە ملەتێکی موسڵمانە و ئەو خاکە و ئەو وڵاتە خاچی مسلمانانن، خیانەت تێیدا حرامە، خیانەت تێیدا کەبائیرە، چونکە گەورەترین کەبائیر ئەو ڕۆ چۆن شەراب کەبائیرە، ئەو هەش خیانەت و گەندەڵی لەگەڵ خاک و لەگەڵ مشتیوان و لەگەڵ تاک و لەگەڵ خێزان کەبائیرە. هەندێک خوڕەوشتی کۆمەڵی کوردی کە ئاراستەی کۆمەلگاشی بەرەو شوێنێکی نادیاری و ئاڵۆزی و تاریکی و شێواوی بردووە، مەسەلەن بهێنانی هەندێک کولتوری بێ بەرنامە، هێنانی هەندێک عادەت و تەقالیدی دەوروبەر بێیان وڵاتی تر بێ بەبێ خۆ ئامادەکردن. ئەمانە پێویست بوو چۆن ڕێگریان لێ بکرێەوە، چۆن گەنجێک مەسەلەن تووشی سەر لە شێواوی نەبێ. مەسەلەن ئەبینین کە ئێستا مەسەلەن لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک مناڵیان مقابلە کرد کە ئەمە زۆر جێداخ بوو، وتی داهاتوو ئەتێ ببی بەچێ کافتریا دانمیچگەی و دەمە ساڵۆن دابنمیچگەی و ئەمن ینی ئەمانە بەڕاستی مەترسی گەورەنی لەسەر داهاتووی ئەو میلەتە. دەستت خۆش بی. طبعا لات معلومە زانە گیان دائما ملت پێویستی بە باوکە، خێزان عائیلە پێویستی بە کەسی یەکەمە، مەکتەبەک پێویستی بە کەسی یەکەمە، ڕێکخراوێک پێویستی بە کەسی یەکەمە، حیزبێک پێویستی بە کەسی یەکەمە. لەوەی
ئەوە ببتە چەترێک بۆ هەموو کۆمەلگا. چەتری کۆمەلگا بەڕاستی دەوڵەتە، بەڕاستی چەتری سیاسیە زۆر بەداخەوە. چەتری سیاسی ئێمە ئەسڵەن ئەوەی جەنابەت باسی دەکە ئەسڵەن بیری لێ نەکردێتەوە و پێم خۆشە خۆت و هەموو ئەوانەی کە ڕاگەیاندکارن بەسە با بە ئاشکرا جێنەدەنە حیزب، جێنەدەنە پارە، جێنەدەنە پلەپۆست، با بۆ خوا و بۆ ملت ئیش بکەن و گوناهمان دەگاتێ ئەو ملەتە باچیتر ئەزیەت نەبینی. ملەتان گەیشتنە ئامانجەکانی خۆیان و بوون بە ساحێبی کیان، باشە بوون بە ساحێبی دەوڵەتی خۆیان، بووی من ساحێبی بەڕاستی قیەم و بەها ئەوی خۆیان با کوردیش وەکو باقی ملەتانی تر بۆ تورک بۆی هەبێ، بۆ فارس بۆی هەبێ، بۆ عەرەب بۆی هەبێ، بۆ ئێمن بۆی نەبێ. و ئەمن بەڕاستی قەت لەگەڵ ئەوەش نیم پێم وایە نە فارس و نە تورک و نە عەرەب و نە غەرب و نە شەرق ئەگەر تۆ هەبی ناتوانانی دەستکاری بکە، ئەگەر تۆ نەبی هەر ڕۆژی خۆت بەلایەکی فرۆشی ئەوە سەب بکەیت. دیارە ئەو کلتورانەی کە جەنابەت باس کرد هەمووی هۆکارەکەی ئەوەیە لە وڵاتی ئێمە بۆتە بازاری ئازاد. مهم ئەوەیە دەستکاری دەسەڵات مەکە، قسە بە سیاست مەڵێ، حەز دەکەی TNT بینە ئەو وڵاتی، حەز دەکەی تریاک بینە، حەشیشە بینە، لەوانەیە برێ ئەو قسە زۆر ئەمنی لەسەرت دەکەوی نا. و زۆر حاڵەتی مەبەستم پێ چییە TNT هاتە ئەو وڵاتەی مەبەستم پێ ئەوەیە کە زۆر جار ئەو وڵاتە کەلتوری TNT تەقینەوە نامەسن بەڵێ بەڵێ بێگومان خۆ دوو تەقینەوە هەیە، تەقینەوەی مادیەیەکی معنەوی هەیە. تەقینەوەی معنەوی ئەوەیە تۆ خێزان هەڵۆشێنیەوە، تەقینەوەی معنەوی هەیە ئەو هەموو گەنجەت بڕوا شەوانە بڕۆ ئێستا لەو هەولێرەی تەماشاکە هەر چار برین شەقامی کە دێنا و هەولێر تەماشاکە ئەو هەموو عەرەقخۆر و شرابخۆرە لە سەجادەی دانیشتون، دڵنیام کۆفیەکان تیاندا هەیە، دڵنیام مخدرات هەیە، ئەو بابەتانە هەیە بە چیلۆ لە وڵاتەی دەگیرێ، ئەوتە لە منطقەی ڕانیەی چەند جار بە چیلۆ و بە زیاتر گیراوە. پێم وایە جێم لە تەنیش بوو، بەڵام من یعنی بەڕاستی زۆر شارەزام لێ نییە، لێ نامێ قسەی لەسەر بارەی بکەم. ئەو هەموو سەبەکەی ئەوەیە کە دەسەڵات ئیشی سەوە نەکردی. ئەوەیە دوو لە هەموو وڵاتێک وڵات کە پێشکەوتوو بێ، بەهێز بێ، خاوەن داهێنان بێ، خاوەن حەزارەت بێ، خاوەن شارستانیت بێ، خاوەن ژیار بێ، هۆکارەکەی ئەوەیە گەنجی هەیە. وڵاتانی ڕۆژئاوا گرفتی سەرچیان ئەوەیە گەنجیان نییە. وڵاتی پیرەکانە، وڵاتی ئێمە مرکزی گەنجە، مرکزی شەبابە، مرکزی داهێنانە، مرکزی ئیبداعە، مرکزی حەضارەتە. بەڵام لەبەرەوەی گەنجەکانمان دانامەزرێن، گەنجەکانمان بێئیشن، گەنجەکانمان خەمیان لێ ناخورێ و فلتەرێک نییە بۆ ئەنتەرنێت، فلتەرێک نییە لە بۆ ئەو هەموو تۆڕە کۆمەڵایەتیە، فلتەرێک نییە لە بۆ هێنانی ئەو هەموو مەوادە ئەکسپایرە. جا لە مەوادی غیزایی بگرە، مەوادی طبی بگرە، مەوادی منزیلی بگرە، مەوادەکانی دیکە بگرە. چییە وەڵا ئیفلانە مەسوولە، ئیفلانە بەرپرسە، ئیفلانە بەنەماڵەیە، ئیفلانە حیزبە، ئەوانە ماڵی ئێمە وێران کردووە. بێگومان ئەوەی کردووە جیلی داهاتوو. بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێمە کاتی خۆی فەڕەنسا ئیتیفاقیەکی لەگەڵ ئەمریکا کرد، پێم وایە بە ئیتیفاقی چاد ناونرا بوو. کۆمەڵێک فلیم و کۆمەڵێک کللتوری ئەمریکی پەڕاندەوە بۆ فەڕەنسا. فەڕەنسا ئەو ئیتیفاقی هەڵۆشاندەوە، گوتی لەبەرەوەی کللتوری خۆمان دەگۆڕێ. وەزیری خارجەی فەڕەنسا ساڵی 1970 ئەوانە چووە وڵاتێکی بە غەیری زمانی خۆی قسەی کرد لایەندا، لۆ چکە گوتیان ئەمە دەبێ احتیفاظ بە کللتوری خۆمان بکەین، بە زبانی خۆمان بکەین، نایلین کللتوری غەیری خۆمان بێ. ئێستا وڵاتی ئێمە ئازادە، هەر کەسێک دێ کللتوری خۆی لێ ممارەسە دەکا، زبانی خۆی لێ ممارەسە دەکا، سەقافەتی خۆی لێ ممارەسە دەکا، بۆ خۆش دەزانی ئەوڕۆ ململانەی و سیڕاعی شوناسە. بەڕاستی بەڕاستیەگە ئەو هابڕوە شوناسی کوردایەتی، شوناسی مسلمان بوونمان، شوناسی سنی بوونمان هەمووی ڕەش دەبێتەوە، چونکە هەر ڕۆژێ بەشێکمان لا دەبن. بۆیە ئەو هۆکارەکەیەتی کە دەبێت دەسەڵات خەمێ ئەو بابەتەی بی. بەڵێ بەڕێز دکتۆر، ئەنی من پرسیارێکی ئۆتۆم نەماوە، گەر لە دوجارە بەڕێزە سەرنجێکت هەبێت و هیوادارم بابەتەکەمان لە پێناو نیشتیمان ڕاشکاوانە بوو بێ کۆی لە سەرەتاوتم. ئەمن وەکو یعنی قسەیەکی خۆش، ئەمن هیچم نەماوە، نە لە مزگەوتێ ماوم، نە لە ئیمامەتی ماوم، باە مخەڵەسم چم لێ دەکەن زۆر گرفتم نیە، من خەبی تۆمە گرفت لەگە نەبێت مینبەرێکی ئازادە کورسان نیوز هەمیشە هەموو گفتوگویەک لە پێناوکەم دەستت خۆش خەڵکو و نیشتیمان دەستت خۆشی لێ دەکەم. بەڵێ سپاس، دەست خۆشی لێ دەکەم. بۆ لە مزگەوت نەماوی خۆتیان وەڵا جاوە لە مزگەوتێ لە 2016ەوە بەڕاستی لە مزگەوتێ لایەنداین هەر لەسەرەوەی کە کەسێک بووین بەڕاستی پێمان خۆش نیە بە زمانی خۆمان باسکەیت، بەڵام الحەمدلله گەندەڵ نەبووین و لەگەڵ گەندەڵکاران نەبووین و بەشداری هەموو ئەو
ئەوانەشمان کرد کە بەڕاستی دیفاع بوو لە موچەی خەڵک لە نانی خەڵک لە مەزلومیەتی خەڵک گەنا الحەمدولله هەموو کەس دەزانێ ئێمە هیچ شتێکمان لەو بابەتە نەبوو والحەمدولله لە هەموو جێش خەڵک دەزانێ ئێمە بەڕاستی تەسحێمان بە ئەو خاکەداوە بەخین بە کەس و کارمان بە نزیکترین کەسمان یعنی هەموو کەس ئەوەی دەزانی بەڵام ئێدی ئەلاکولین ئەوە بجگەلەوەی کە لایەنداین پاشی لادانەکەی ئەو جارگوتیان دەبی لە مزگەوتێش نابی ئیمامەتی بکەی پاشی ئیمامەتەکەی گوتیان نای بێ ئەو مزگەوتەش و پاشی نابی بێ ئەو مزگەوتەش گوتیان لە منتقەش بڕۆ الحەمدولله لە منتقە ڕۆیشتینەوە هیچ گرفت نییە لە لایمە مهمەوەی ئەمە بتوانین وجدانمان ئاسوودە بکەین مهمەوەی بتوانین لەگەڵ ملت و خەڵکی خۆمان ڕازبین مهمەوەی لەگەڵ خوای خۆمان ڕازبین لەگەڵ ئیسلام ڕازبین لەگەڵ قورئان ڕازبین لەگەڵ سنەتی پێغەمبەر ڕازبین و ڕۆژی قیامەت سەربەرز بین ئەو بابەتەی کە گوتت پێشنیارە من پێشنیارمەوەی بۆ ئیعلامەکان کە ڕاگەیاندنەکان بەڕاستی با تەرکیز لەسەر بواری نیشتیمانی بکەن چونکە ئینتیمای نیشتیمانی زۆر لاواز بووە ئینتیمای نیشتیمانی لاواز بێ چ کار دەساتە ڕوو دەدا بۆ نمونە ئەو کە کەسێک خاچی خۆشنەوەی خزمەتی ناکە جادەکەی خۆشنەوەی خزمەتی ناکە دائیرەکەی خۆشنەوەی خزمەتی ناکە مەکتەبەکەی خۆشنەوەی خزمەتی ناکە وەی لێ هاتوو ئەو خەڵکە دێتە دائیرەی جارێ بیر لەوە دەکاتەوە چۆن ئیستیفادەی مادی بکە نا یعنی وڵاتێکی وەکو ئەمریکا ئەو وڵاتە زەبەلاحە کابرای ڕئیسی دەوڵەتەکەی کە دێ دەزانی ئەوە مۆزەفە 4 ساڵ دەمینێ و دەڕوە بەس بەداخە وڵاتی ئێمە بەرپرسەکان کە دێن دەیکەنە ئیباب و باپیرانی خۆیان و بە ئیخۆیان دەزانن لۆیە هەمووی لە خۆیان استیقلال دەکەن ئەوەش کاری ڕاگەیاندنەکانە ڕزام وایە ڕاگەیاندکارەکان بەجددی بێنە سەرخەت چونکە بەداخەوە چۆن مامۆستای ئاینی گەندەڵی تێکەوتووە چۆن قیادەی سیاسی گەندەڵی تێکەوتووە بەڕاستی ڕاگەیاندکارەکانیش گەندەڵیان زۆر تێکەوتووە ڕۆژێک لەمبەر ڕاگەیاندن شتێکی زۆر گرنگە قورئان دەفەرمێ یوریدون ئەن یطفئوا نور الله بأفواههم ئەفواه ڕاگەیاندنە یعنی زۆر گرنگە زۆر دەبێت ڕاگەیاندکار لۆ خوا بسڵحێ نەمادە هیچە و نەپلۆ پۆستی ئینشاءالله ئێمە لەوانە ئەبین کە بۆ خوا سڵحابین لە کورسات سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی شارەزای هزری نیشتیمانی و مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزتان کە لەولێرەوە لەگەڵمان بووین نەرانی خۆشەویست لەگەڵ دکتۆر ئیدریس کاریتانی گفتوگۆیەکی نیشتیمانیمان کرد باسی کۆمەڵێک ئەو ئێشوازارانەمان کرد کە داهاتووی ئەو نیشتیمانەمان لێڵ دەکەن بە هیوایەوەین کە هەمومان بەرەو ڕێگەیەکی ڕاستی نیشتیمانی هەنگاو بنین پانۆراما پێشکەش کرایەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان